يعني خەڵک کەرکووک حەقێتی گلەیی بکات قانون دەستور ئەلێ 4 ساڵ ئێمە ئەوە مەجلیسی محافەزەی کەرکووک تقریبا لە 2005 ئێستا 14 ساڵە ئێمە تورکمانەکان عموماً هەمومان لەگەڵ انتخاباتن 100% بەناو خۆم قسە بکەم 100% لەگەڵ انتخابات ولكن عرب ئەلێ بشرطها وشروطها یەکەمین شرطیش بۆ ئیجرای انتخابات تدقیق سجلات الناخبين ئەم ساڵە برە عربەکان هاتوونە لە مووسڵەوە حتى آخر موقع لە ڕەمادی لە کەرکووک ئێستا بتاقەت سەکەن وەرەگرێ بەیانی بۆ خۆیان پتاقەی انتخاباتش ئەکرێ ئەو کاتە خەڵک کەرکووک بزر ئەبێ ناو ئەو 100,000 کە لە دەرەوەی کەرکووک هاتوونە برە عربەکان تقریبا 300,000 ئێستا هاتوونە اینجا انتخابات عادل نابێ ئێمە گەرەکمانە تدقیق سجلات الناخبين دوای ئەڕۆن بۆ انتخابات